یاریزان یانێ ئەڵا ئەحمەد شکوور یانێ ئەڵای جێهێشت و بە شێوەیەکی کاتی وازی لە یاریکردنێنە. ئەحمەد شکوور لە وەرزی ڕابردوو لە بروسک یاری دەکردو بەوەی کێشەدارایەکانی ئەو یانەوە بروسکی جێهێشت و لە سەرەتای وەرزەوە پەیوەندی بە ئاڵاوە کرد، بەڵام بەوەی پشتگوێخستنی لەلایەن ڕایەنەرەوە و کێشەدارایەکانی ئەو یانەوە بڕیاری وازهێنانی لە یاریکردندا. لەوانەیە تا ڕادێک بڕیاری وازهێنانەکەم بە یەکجاری نەبێ، بەڵام ئەوە بوو ئێستاش چەندیانێک بیان وتوم کە یاریان بۆ بکەم، بەڵام پێم باشەوە کە خۆم پێم باش بوو کە سەرەتای ئەم وەرزش بە یەکجاری واز لە یاریکردن بێنم، بەهۆی ئەوەی بەڕاستی کۆمەڵێک کێشە هەیە یاریزان لە وڵاتەی ئێمە تووشی دەبێت. بۆ نمونە یاریزانێکی وەکو من پار ساڵ ینی کێشەی بۆندمان هەبوو لە یانێ بروسک کێشەی بۆندمان هەبوو، ئیمساڵ دووبارە کە پەیوەندیم بەیانی ئاڵاوە کرد دووبارە ئەو کێشانە دووبارە دەبێت. داخوازی نین ئەوانە مافی یاریزانن، موچە و بۆند وەکو مکافەیەک بۆ یاریزان حسێب بکە.